بەداخەوە بە هەواڵی ژیان ئاوایی یەکێک لە شێوەکارە بە ئەزموونەکانی شاری هەولێر و باشووری کوردستان مامۆستا فەیسەڵ عوسمان دەست پێکەم کە ئەمڕۆ هەشتی شەش ژیان ئاوایی یاخود ماڵ ئاوایی لێکردین. بگومان مامۆستا فەیسەڵێکێکە لە شێوەکارە دێرینەکانی شاری هەولێر و هەرماوەیەک بەر لە ئێستا لێرە لە ستودیۆی پرۆگرامی کورسات مەگەزین چاوت پێکەوتنمان لەگەڵ ساز کرد کە باسی لە دوایین پێشانگا تایبەتەکانی خۆی و کارە هونەرەکانی خۆی و تابلۆ ئاویە ڕەنگە و ڕەنگەکانی خۆی کرد کە دواترین با بڵێین پێشانگای بوو بە ناوی سێبەری باران. شێوەکاری بە ئەزموونی شاری هەولێر و باشووری کوردستان مامۆستا فەیسەڵ عوسمان ئەم بەیانیە ڕۆژی هەشتی شەشی 2022 کۆچی دوایی کرد. هونەرمەند لە ساڵی 1956 لە شاری هەولێر لەدایک بوو و دەرچووی پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغدایە و پێشانگای لە زۆربەی وڵاتاندا کردوێتەوە و بەشداری پێشانگا و سیمپۆزیۆمەکانی ڕەنگی ئاوی کردووە لەوانە لە پراگ و ئیتالیا و دوبەی و هۆڵندا و ژاپۆن و ئەرمینیا و جۆرجیا و مەغریب و میسر و عێراق و سەرجەم شارەکانی باشووری کوردستان.